برارەکە دادگات پێ باشە من لەم فترەیە لە ئێستادا بە باشی دەزانم و جێبەجێکردنی لە خزمەتی خەڵک دەبینم لە دژی بەرژەوەندەکانی حزب و بنەماڵە سیاسەکانە بینم. ئەو بڕیارەکە دەرکراوە دژی خەڵکی کوردستانیە نەخێر دژی کێی نەخێر ئەسڵان ئێمە کاتی خۆیت لە ئاخر مناقەشەی یاسایی بودجەی 2021 خۆتان دەزانن کە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین جار هات و لێ خەریکی مناقەشە بوون هەموو با بڵێن گفتوگۆکانیان و شەڕەکانیان لەسەر ئەوە بوو کە ئەوان نەوت تەسلیمی بەغدا نەکەن بەڵکو ئەقیامی نەوت تەسلیم بکەن ینی داهاتەکەی ینی نرخەکەی نەوت پارەکەی نەوت بچن تەسلیمی بەغدا بکەن. ئێمە لە ڕاستیدا وەکو هاوپەیمانی هیوا وەکو فراکسیۆنی گۆڕان لەگەڵەوە بووین دەبێ ئەگەر بەرژەوەندی خەڵکمان بێ دەبێت داهات ینی با بڵێن نەوت مەلەفی نەوت تەسلیمی بەغدا بکرێ و بەغدا پارەکە بنێرە. خۆتان دەزانن پێشەوەی نەوت دەربهێنرێ لە هەرێمی کوردستان و ئەو هەموو نەهامەتیە ببێتە سەرچاوی ئەو هەموو نەهامەتیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەغدا نەوت لێرەش دەرنەدەهێنرا بەغدا هەموو مانجێ ملیارێک دۆلاری دەنات بۆ ئێرە زیاتر 200 میلیارد ینی ملیارێک دۆلار زیاتر بوو کە ماگانە داهات ساڵ هەبوو دەگەیشتە 14 میلیارد دۆلار 13 میلیارد دۆلار بەبێ ئەوەی یەک نەوتیش لە هەرێمی کوردستان دەربهێنرێ و بۆ بەغدا بەزستان دەخوێندنەوە هەیە سەر لای پەرلەمانتارانی پارتی دەڵێن ئەمە برسیکردنی خەڵکە تا نامێکی سەرکردایەتیان وتوی دادگای فیدراڵی کافرە و دژی خەڵکی ینی بە دژی خەڵکی کوردستان دەبرێت و ڕەنگە مەسەلەی ئێستا پێویست بکرێت بە مەسەلەی کوردایەتیشەوە بڵین. کاک حەشیمەوە هەمووی وەکو زنجیرەیەک وایە بە دوای یەکدا ئەم کاردانەوانە زۆر کۆمیدین بەڕاستی ئەوەی خەڵکی هەرێمی کوردستانی برسی کردووە بێموچە کردووە حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی بەغدا نیە. حکوومەتی بەغدا لە فترەی عادل عەبدولمەهدی یەک بەرمیل نەوتیش تەسلیم نەکرا و پارە نێردراوە هەموو مانجێ 450 میلیارد دینار دەنێردرا بۆ هەرێمی کوردستان لە سەردەمی عادل عەبدولمەجید 200 میلیارد مانگانە نێردراوە. ئەوەی ئەو بمبورە ئەو هینە بڵێم عینەن ئەوەی کاردانەوەکەی وشار زێباری کە لە کاندیدبوونی ڕەتکرایەوە لە محکەمەی اتحادیەوە کە گوتی پێشڕەوی کورد پارتی سەرۆکمان بارزانی ئاخرەوە چ علاقەی بەوە هەیە کە تۆ لەسەر دزی و گەندەڵی وەختی خۆی متمانە لێوەرگیراتەوە و ئێستا لەسەر ئەساسی ئەو متمانە لێوەرگرتنەوەی محکەمەی اتحادی ڕێگەت پێنادە خۆت کاندید بکەیت باسی پارتی و سەرۆک بارزانی و نازانم چی بکەیت. ئەمانەی تریش هەر ئەو نەوعە کاردانەوە کۆمیدیانن کە لە بەهۆی سیاسەتێکی هەڵا و نەخوێندنەوەی ئەو بە کۆمی دەزانی زۆر کۆمیدی و هەزەلیە بەڕاستی وەڵا نازانم ینی قسەکان هەر ناکەمەوە لەبەرەوەی هەر ئەوە نیە باسی ڕاست هەرێم دەتوانێت پابەند نەبێت لە ڕووی سیاسی و بێنەڵم دەستوریەوە بێ یاخود شتێک بدۆزنەوە لە ڕووی دەستوری لە ڕووی قانونی بە هیچ شێوێک ناتوانێت پابەندی بڕیاری دادگای فیدراڵی نەبێ و هیچ بەشێک لە عێراق ناتوانێت سەرپێچی لە یاسای یا بڕیاری دادگای فیدراڵی بکە وەکو گوتمان بڕیارەکەی نەگاری بۆ نمونە هەرێم بڵێ جێبەجێی ناکەن. ئەمە دقەکە دقی بڕیارەکە وازحە دەڵێ ئیلزام حکوومەت الإقلیم بتسليم كامل إنتاج النفط نەک پارەکەی ئینتاج ئەوەی کە هەموو بەرهەمی نەوتی چێلگەکانی هەرێمی کوردستان و شوێنەکانی تری دەرەوەی هەرێمی کوردستانیش کە لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکانەوە دەرهێنراوە هەمووی دەبێت تەسلیمی بەغدا بکرێەوە لە ڕێگەی شەریکەی سۆمەوە بفرۆشرێ بە پێی دەستور و ئەوەی کە ئیستینادی کردوتە سەر ئەو مادەی 112 کە دەڵێ 111 کە دەڵێ نەوت و غازمۆنشی هەموو شعبی عێراق دەبێ بە هەمویان هین بکەن با بڵێن بەسەر هەموواندا دابەش بکرێ. ینی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا کە سیاسەتی شکست خواردووی نەوتی سربەخۆی پەیڕەو کردووە گوتوێتی لەبەرەوەی ئێمە کاکە نەوتی خۆمانە ئێمە ئەوە دەبێ خۆمان بەرهەمی بینین خۆمان بیفرۆشین ئەوە حەقی طبیعی خۆمانە حەقینەتەوەکەمانە نازانم کۆمەڵێک لەو قسانە پارەش نادەینە بەغدا و ئێمە حەقمان نییە خۆی بەڕاستی دەوڵەت وە بەڕێوە نابرێ و دەوڵەتی فیدرالیش یعنی بۆ تۆ هێشتا کە نەوتت دەرنەهێنا بوو هەموومان جێ زیاتر لە ملیارێک دۆلار لە بەغداوە دەهات نە بەسڕا نە میسان نە هیچ محافظەیەک لە محافظەکانی ئینتازی نەوتیان کردووە نەیان گوت قسەیەکیان نەکرد بڵێن ئەمە چۆنە بێ داهاتی نەوتی ئێمە بۆ هەرێمی کوردستان بڕوە کە هیچ ئەوان داهاتێکیان نییە لە ڕووی نەوت و وزەوە بۆ ئەوانە قسەیان نەکرد بۆ ئێمە تۆزێک
توانیمان هەندێک حەقل بەرهەمی نەوتی لێ دەربهێنین و ئەوانە بکەین ئێستا دەڵێن نا ئێمە نەوتی خۆمان بۆ خۆمانە و بەشی ئەوانیشمان دەوێتن دەبێت لە بەغدا و پارەشمان بۆ بێت ئەمە ڕاستیدا سیاسەتێکی هەڵەیە دووفاقێکی زۆر گەورەیە هیچ مانای نییە تۆ کاکە دەبێ ئەو واقعا خۆشی بێ ترشی بێ قبولی کەی سیاست بریتیە لە فەنی ممکنات واقع بینانە تۆ بەشێکی لە دەوڵەتی عێراق دەستورێک بێکەوەمان دەبەستێتەوە لە حکوومەتی عێراقدا دەچین بەشداری دەکەن ئەوەتە فەرم و شەڕی گەوریان ئێستاکە لەسەر پۆستی سەر و کۆمارە پۆستێکی تەشریفاتی بڕۆبزانە بەینی پارتی و یەکێتی چی بەسەر هاتووە بەڕقەوە سیاست دەکەن ڕقە بەرایەتی دژی فلان شەخص نابێ کاندید بکرێ ئەوە دەبێ ڤیتۆی لەسەر بێ ئەو کەسێکی بنەماڵەکەی خۆی دەنێت تەنانەت لە ناو حزبەکەی خۆشدان هەر لە ناو پارتی نییە لە ناو پارتی بۆ مەسەلەن فازڵ میرانی تەرشیح ناکەن بۆ سەر و کۆمار بەڵام ئەوتی ناوێمی لێ دەربێنم من کاندید دەزانێت داینانێن لەبەرەوەی سەر بە نێسیربان بارزانی نزیکە بەڵام لەبەرەوەی ڕێبەر ئەحمەد مڕەشەحی مەسرور بارزانیە و سەر بە مەسعود بارزانیە طبعا قبول دەکرێت پێشتر و شار زێباری خاڵی مەسعود بارزانیە ئەوە لە طرفی مەسعود بارزانی و مەسرور بارزانیە بەبەستم ئەم کێشە و ملانیانە وای لێ هاتووە بەس داواکە بڕیاری ئەمڕۆ سیاسی نیە چونکە بۆچی 2000 ئێستا ڕەنگە پرسیارێکی سکاڵاکە 2012 بۆچی ئێستا زیندوو کراوە ئەگەر سیاسی نییە پەیوەندی بە و هاوپەیمانە سێقۆڵیەوەیە دەتوانین بزانە من بۆ خۆم پێم وایە ئەسڵەن دواخستنی یەکلاکردنەوەی داواکە سیاسیە نەک دەرکردنی داواکە یعنی ئەمە دەبوایە زۆر زووتر ئەم مەسەلە یەکلا بکرێتەوە کە یەکلا نەکرایە و تەعجیل کرا ئەمە جەنبە سیاسیەکە لەوەدا بوو ئەمە لە سەردەمی مالچیەوە تەزیل کراوە 2012 یەکەم داوا تەزیل کراوە دوای لە 2019 ئەو ئەندامی ئەنجومەنی محافەزەی بەسڕە داوایشی تری تەزیل کردو بە هەمان شێوە نوێی کردوێتەوە ئەمە لەو کاتەوە تەزیل کراوە بەردەوام مماطەڵەی تێدا کراوە لەلایەن حکوومەتی عێراقیەوە بەردەوام تەزیل کراوە سەردەمی عادل عەبدولمەهدی بالمناسبە عادل عەبدولمەهدی من چەند جارێک بە تەلەفۆن و بە قسەش لەگەڵی دانیشتم باسی باڵی دکتۆر عادل عەبدولمەهدی خۆی باسی دەکرد بەڕاستی زۆر خاتری ئەوەی دەویست کە بۆ ئەوەی ئەو برادێگوە ئەو برادرانەی لە هەرێمی کوردستان دەسەڵاتیان هەیە لە پارتی و لە یەکێتی تۆزێ عاقڵانە بیر بکەنەوە و بزانن کە ئەمن خاتری ئەوانم دەوێ و من ئیحراز نەکەن و وا بکەن کە لە ڕووی نەوت و بەلەفی نەوت و دارایی داهاتەوە ئێمە بتوانین بگەینە ڕێککەوتنێک لە یاسای موازنە بێ لە ئیتفاقێکی فراوانتر بێ ئێمە بتوانین بگەینە ناکرد و